سلامي خواهی گورتان لبه میوانانی مالی خواه. السلام علیکم و رحمت الله و برکاته. و میدوارین لپروردگار چاوڕێی قافی ڕەحمەتی خدای گەورەین بارانی بە ڕەحمەت بارێنێ بەسەر هەموو لایەکماندا. دوعای کەسێک لە ئێمە گیرا بکایان بە ڕەحمەت و میهرەبانی خۆی دەرگای ئاسمانمان بۆ بکاتەوە. اللهم ئامین. ئیماندارانی بەڕێز، لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار باسی دیاردەیەک دەکەین لە دیاردە خراپەکانی کۆمەلگا، ئەوش بە مانای ئەوەی بە ناونیشانی ئەوەی کەوا ئینسان نابێ گومانی خراپ بەرێ بەرامبەر برای مسلمانی خۆی. لەم زەمانە و لەم کات و ساتەدا ئەم بابەتە یان ئەتوانین بڵێین ئەم ڕەفتارە، ئەتوانین ئەم بڵێین ئەم ڕەوشتە زۆر بەرپایە لە ناو مسلمانانە بەداخەوە. زۆر جار هەمومان هەر شتێک ئەبینین یا هەر شتێک ئەبیستین ڕاستەوخۆ گومانێکی خراپ لە دڵمانە دروست دەبێ، یان زۆر جار نایبینین بەس ئەیبیستین گومانە خراپەکە ئەکەین و گونەحباری خۆمان دنیا و قیامەت لەسەر کتابی خۆمان تۆمار دەکەین. خوای پەروەردگار پێمان ئەڵێ گومانی باش بەرن بە یەک و گومانتان باش بێ بە یەک. پێش ئەمەش داوامە لێ ئەکا گومانمان باش بێ بە ئەڵڵا گیان. ئەگەر ئێمە هەمومان نیەتمان چاک بێ باش بێ لە نیەتەوە بڕیارماندا بێ خوای گەورە ڕەحمان پێ ئەکا و بارانمان بۆ ئەبارێنێ، تەکیدتان لێ بە میهرەبان سێری نیەتی هەمومان دەکا. ئەگەر هەمومان بڕیارماندا بێ لە دڵەوە و دوعایەکەکەین بەدەم بەڵام دڵی لەگەڵانیە، دڵەوە قەرارمانداوە هەمومان ئیمساڵش باران نابارێ، ئەوە تەکیدتان لێ بێ خوای گەورە بارانش نابارێت. چونکە خدای پەروەردگارە فەرمێ من بە گومانی بەندەکەم لە حەدیسی قودسی هاتووە بەندەکەم چۆن ئەڕوانێتە منش ئاوام بۆی. ئەگەر تۆ بڕوایەکی و ئیمانێک و بیری و باوەڕێکی لە دڵدا بە خدای پەروەردگار بە جوانی بڕوانی، خوای گەورە جوانەکانت بۆ ئەکا. ئەگەر تۆ بە خراپە بڕوانی، ئەو کاتە لۆمەی خۆت بکە و لۆمەی خدای گەورە مەکە. خوای پەروەردگارە فەرمێ لولا إذ سمعتموه ظن المؤمنون والمؤمنات بأنفسهم خيرا قالوا هذا إفك مبين. پەروەردگار باسی ئەومانە کاکاتێ شتێ ئەبیستن و یان گومانێک دێ لەسەر ئیمانداران، چی ئیماندارانی پیا و چی ئیماندارانی ئافرەتان، بأنفسهم خيرا بە نەفس و خودی خۆیان. خوای پەروەردگارە فەرمێ ئەو کاتە ئەمان هەر شتێ بۆ خۆیان ئەبێت. خوای پەروەردگارە فەرمێ بۆ نەفسی خۆیان بێ گومانی باش و چاکە بن، بەڵام ئەگەر بۆ غەیری خۆیان بێ گومانە چاکەکەش بێ وەری ناگرن، بەڵکو خراپەکە وەرەگرن کە خەڵکی باسی ئەکا. ئیماندارانی خۆشەویست، چونکە گومانی خراپ یەکێکە لە هەرە تاوانە گەورەکان. ئەزانن ئەوەی کە گومانێک بکە یان گومانێ ساخ کاتەوە لەسەر کەسێک دوای ڕاست دەرنەچێ، یەکێکە لە حەوت کەسەکە کە لە ئاگری دۆزەخ چاوەڕێیان ئەکا. ئەزانن یەکێکە لەوانەی کە کەبائیرە کە گومانی کردووە، بۆ نمونە شتێک توهمەی ئەداتە پاڵی کەسێک بە گومان، چکە گومان لە شەرعدا ڕێگای نابێتەوە و جێگایشی نابێتەوە. ئیمانداران وریابن قەت خۆتان گونەحبار مەکەن بە قسە، شتێکیان وت تۆش بەشدار بیتایە. ئەوەی کەوا لە دیندا حەسابی بۆ ئەکرێ بە چای خۆتە بێ ببینی، بە چاوی خۆتش بینی شەرعی ئیسلام ئەو کاتە پێتەڵێ ئەگەر باسکردنی باش بێ باسی کە باسکردنی بێتە تێکدانی کۆمەلگا، ئەگەر لەو حاڵەتشا باسی کەی تۆ تاوانبار و گونەحباری، ئەو کاتەش ئێمان تۆ هەر خێر و پاداشتە دەست ناکەوێت. بۆیە بێ وریابین مسلمانانی ئازیز، زمانی ئەمڕۆ زمانی گومانە. زمانی ئەمڕۆ زمانی ئەوەیە شت بدرێتە پاڵی یەک خەڵکەکان ناشرین بکرێ. زمانی ئەمڕۆ و زمانەیە دوو لە ڕوو جەنابتان بێئەدەبینەوێ، ئەوەیشی کە دوای ئەبیسێتەوە کە درۆ یان پڕ و پاگەندە بۆ کەسانێک یان بۆ خەڵکانێک، ئەگەر پاک بێ ئەگەر پیسیش بێ، بۆ ئەوەی ناشرین بێ، بۆی کۆمەلگا هەمووی تێکڕا ناشرین بێ. جوانەکان ناشرین بکرێ، کەسە جوانەکان ناشرین بکرێ، بەڵکو ناشرینەکانش گەورە بکرێ، ناشرینەکەی گەورە بکرێ، بۆی کۆمەلگا وا بزانێ هەموو خەڵک خراپە، ئیتر بۆی خەڵک بەرپا بێ و دەستداتە خراپەکاری، ئەوەی چاکشە پەشیمان بێتەوە لە چاکە، بەڵکو هەمووی دەستداتە خراپەی و خراپەکاری بەرپا بێ.
ئەو کەسانەی زیاتر گومان دروست دەکەن لە دڵی مسلمانانە شتی خراپ گەورە بڵاو گەورەتر ئەکەنەوە لە قەبارەی خۆی زیاتر بۆی مجتەمع بەرەو هەڵدێر بچێ و بەرەو خراپە بچێ خوا پەنامان بدە. یا ئەیها الذین ئامنوا ئیمانداران خوای پەروەردگارە فەرمێ ئەوەی ئیماندارە ئەبێ ئەو ئاەتانەی کە کاتێ ئەڵێ یا ئەیها الذین ئامنوا ئیماندارە بێت ڕاچەڵێکێ خۆی گورج کاتەوە بزان خوای پەروەردگار لەگەڵ منیایەتی چی ئەڵێ یا ئەیها الذین ئامنوا اجتنبوا كثيرا من الظن وریابن ئیمانداران وریابن لە گومان خۆتان بە دوور بگرن چەندێکم بێ بەڵام لای خوا زۆر گەورێ إن بعض الظن إثم بعض يعني بشێکی گومان ئەگەر کەمش بێ لای خوا هەر تاوانە و سەرپێچیە و گوناحێکی گەورێ با کەمش بێ ئیماندارە. پەروەردگار ئەمە بە ئیمانداران ئەڵێ خۆتان بپارێزن لەم ڕەوشتە کە خراپە چونکە ڕەوشتی باوەڕداران نییە، ڕەوشتی منافقانە، ڕەوشتی ئەو کەسانەیە کە دووڕوون بەردەوام بە دوای گومانە ئەگەڕێن، بەردەوام بە دوای شتێکە ئەگەڕێن بۆی خەڵک لەکەدارکەن، بۆی شوێنێکی پیرۆز کەسێکی پیرۆز یان تەنانەت شتێکشی بینیوە گەورەتریەکە. ئیماندار ئەگەر ناشرینێک ببینێ وەک ناشرین وەک خۆی باسیەکە زیاد ناخاتە سەری. بەڵام کەسی منافق دوو لە ڕووجەنابتان کەسێک خۆی حەسکا لە خراپە شتێکی بچووک گەورە ئەکاتەوە بۆی بە گەورەی پیشان ئیمانداران و خەڵکی عام و خەڵکی مسلمانان خەڵکی باش باسی دەکا. ئەمجا پەروەردگارە فەرمێ یەکێکە لە سیفەتەکان ئەو کەسانەی کە بێبڕوان واتە کافرن وما لهم به من علم إن يتبعون إلا الظن علم و زانستیان نییە بەڵام زۆر جار هەر بە گومان لەسەر گومان شتەکان کەڵاکە ئەکەن، یعنی شتێکی ڕاست و ڕەوانی نییە پێی نییە ئەگەر لێی بکۆڵیتەوە. زۆر کەسی وایە لە بابەتێکە قسەکە کاتی ئەڕۆی قسەی لەگەڵاکەی کۆمەڵی خەڵکی لێ پەیدا دەکەی یان ئەیبەیتە حاکم بانگیەکە لە حاکمەڵەیەک لە دوای ئەڵێ بیستم یعنی هیچ بەڵگەیەکی نییە تاوانێکی گەورەیشی خستووە سەر بەرامبەرەکە بەڵام بە بیستن. بەس ئیمانداران ئەگە شەرعی ئیسلام بێ ئەو بیستناوە بەرەڵا ناکرێ وەکی ئمڕۆ دەمی بەرەڵا بکا دوو لە ڕووجەنابتان. ئەوە هەر کەسێک تۆمەیە بکا بە کەسێک دوو لە ڕووجەنابتان بێئەدەبی نەبێ ئیسلام ئەزانی چی لێەکە؟ ئیسلام هێنێنە ئەو بازاڕە چل پیاوانە ئەڵێ فەرموو چل شەقی باشی تێ هەڵدەن لە بەردەم هەموو خەڵکیدا دوو لە ڕووجەنابتان شەرەفی ئەشکێنن ئیتر لە ژیانیا بێ قسەی ناکا بە کەسێک. ئیسلام ئاوا دایناوە. ئیسلام نهاتوو هەر کەسێ دەمی بەرەڵا بکا بە کەیفی خۆی بڵێ چی ئەڵێ با بڵێ. ئەگەر ئەوە نەبێ ئەو کاتە حاکم و دادگا بێ بیگرێ چل جەڵدی باشی تێ هەڵدەن دوو لە ڕووجەنابتان چل خەمچی تێ هەڵدەن دوایەوە بەرەڵایکەن دوای غەرامەشەی بکەن بۆی فێرمە نەبێ دووبارە قسەیەکی وا بکاتەوە. بەڵام ڕۆ داخی گرانم ئەم یاسا جوانە دجەبەجێ ناکرێ و داخی گرانمش کاتێ ئەوڕێ ئەبرێت سەرەکەی لەو سەرەوە بەر ئەبێت و بەغدەجار تومەکەش بەڕاست دەرەچێت ڕازگۆکەش تێرەکەی ها لە سجدە بەداخەوە. بۆی ئیمانداران ئەم قسانە ئەگەر لە دنیاشدا ئاوا بڕا وەڵڵاهی خوا ئەچێتە گشتدا لە قیامەت. وریابن کەسی وا هەیە بە یەک قسە داخلی جەهەنەم دەبێت. قسەکانی ئەمڕۆ خۆتان بپارێزن زۆر خەتەرە. زۆر جار منە حەدیسە بەرچاومەکەوێ بەرچاوی جەنابتانە شەخەم ئەڵێ ئیماندار هەیە بەینی خۆی و بەهشت یەک زیراعی ئەمێنێ یەک هەنگاو یان دوو هەنگاو یەک کارێکەکە یەک ڕەفتارێکەکە یەک وشەیەکەڵێ خوا داخلی دۆزەخێکە یەک خاڵێک داخلی دۆزەخێکە بەرەو بەهشتە چێ یەک هەنگاوی ماوە بچێتە ناو بەهشت. بەڵام کارێ واکە خوا داخلی دۆزەخێکە بەو کارەی کردەوەی ئەخیریە هەموو کردەوە چاکەکانی پوچەڵەکاتەوە بەوە. وریابن ئیماندارانی بەڕێز گومان تەکید نەبووی شتێ مەڵێ تەکید نەبووی شتێ باس مەکە خۆت دوور بگرە خۆت گونەحبار مەکە. بۆچی ئەیکەی گونەحباری شتێکە زانی ڕاستە و حەقە لە شوێنی خۆیان باسی کە و زیاتر مەڵێ بڵاو و چەشەنەی پێمەکە چونکە هەر کەسێ بیبیسێ و بڵێتەوە هەموو تاوان و سەرپێچەکەی بۆ تۆ دەگەڕێتەوە. خوا پەنامان بدە. یەکێکە لەوانەی کە صیفاتی
بێباوەڕانە صفاتی منافقینە خوا پەنامان بدا یەکێکە لەوانەی خوا داوامان لێ ئەکا گومانی باش بەرامبەر یەکتری بەرین گومانی خراپ بەرامبەری بەرپا نەکەین و یەکێکی ترش لەوانەیە ئیماندارانی خۆشەویست گومانی خراپ هیچ کاتێک جێگای دروست و ڕاست نییە گەرەکتە شتێک بە گومان کەسێک لە کەدارکەی تأكيد اللي لآخر نفس شابه لآخر دقة شابه هر كشفي هرخوا كشفيكا چوكا قد جاي راست ودروس ناقريتوا چوكا خواي پروردگار آماجي فيكا وبيغمري خواش صلى الله عليه وسلم بيمان الله وإياكم والظن أفرمي وريابن آمان خوتان بپارزن لقمان چوكا قمانتان بابوكو وإياكم والظن فإن الظن حتى أجيت فجور فاجري ولا فاجري خوا پنامان داغ هبر دوام بيو إنسانا أتواب أجري دوزخ خوا پنامان بدا يعني صفتك روشتك لتوري خوا دس بك برو بباوري لبيباوري بو دور روي دول رجنابتان لدور روي بووي حتى داخلي دوزخ دبي خوا پنامان بدا لناو دوزخ جدا فلا نزمتري شون أبيت شوني أم كسانه كشوني منافقين أخوا پنامان بدا تماشا كنيمان دارن عمر كري خطاب رضا ورحمتي إخوائي لي بيسير كنيمان دارن لزماني صحابات شون بوا أو إسلام الشرينة وخوي جيب جيب كين خلقي زور إيمان دارا بي مسلمان بي أزانن خلقي كي زور ببوني روشتي مسلمانان و إيمان داران مسلمان نابن لزماني أمره زور كسلي إسلام زور باكا قرآن زور باكا حديث زور باكا بس كاتي سير تماشا إيمان دارانكم روشتي أهلي إسلام ومسلمانان أبينم لقل أو قرآن آيك ناقريتو كم دل من قران نبي أم قصيا سطا سط راس نبي سطا حفتاي راسته چونك أمرو أوي هلقري أو إسلامية براستي أتوانم بليم سطا سط ني بيكاوة إمامي عمر رضا ورحمتي إخوائي لبي بياوك دينا خزمتي پیغمبری خوا صلی الله علیه وسلم افرمیت ام پیاوا بیوش به واتا عرق اخوات ودول رو جنابتا نجار یکو ندو جارو نسه جارو نچوار جار زور جای هینن رجع هینن بسر خوشی پیغمبری خوا صلی الله علیه وسلم ناو اصحاب یاوران دانشتوا بقربانی بم والله يك شريك لسر زيو بمايا همو كشي دنياي بشريكه يحلك برو اواني او كشاني كروي كرده بيغمبري خوا صلى الله عليه وسلم چن جوان لسر خوي نرمونيان حلي كردوا او حكمي او دايتي زور جالوي امي ایماندار هندك من رازيش نبين بيغمبري خوا هاورديان اصحاب ياوران فرموي وتیانەی پێغەمبەری خوا ئەمە فڵان کەسە ئەم عەرەقی خواردووەتەوە وتی بێنین چل چەپازلەی لێ بدەن و وازی لێ بنن با بڕۆ یەکێ لەو لاوەتی لەعنەتی خوارد لێ بێ بۆ نە پێغەمبەری خوا ئەزیەتە دەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشاکە ئەم قسەیە لای ئێمە زۆر سادەیە سەگەر کەسێک بێنن بەلای ئێمە بێوەش بێ یەکێکمان حکم بدا لەسەری چی پێیەکە مەگە خوا نەیکوژێ هوي ناشياو بي بيكين بناوي دين شو بيكين الله خوا والي وبيغمر شو والي او بيغمر خوا شو اوانك اها فرقي امو بيغمر چنيك هيك لو انا وتي لعنتي خواد لي بي بو انا بيغمر خوا صلى الله عليه وسلم ازيت دي اگر كسي بيما بلي او خلات يكين باري دين الله وصفي مي داوك وصفي او كسي داوك حكمي ام بياواده والله بيغمري خوا زرتنشتي كرت فرموي بي لا تلعنوه لعنتي لمكر فوالله ما علمت أنه يحب الله ورسوله أفرمي لعنتي لمكن والله يويك من بزانم أم بياوة بيغمري خوا وبيغمري خواي خوش قرك سيو حكمة عادلة بك كسيكي على خوار يستلناوكم بلقاي أمرو بلا وتاري بدأ خصيبك بلا عرق خوركان خو پیغمبريان خوش گرکا اي كنچي الله الى سرت حنيه بحموش يدردكن لدين يتر بحموش ويك علين بدواته بيئوي علمي هبي بيئوي يتدستي بيك على هموشين
إيمان داران أما بيغمري خواه صلى الله عليه وسلم آوا حكم دا كسك كبا فرماني خواهش كان دوا هاورديان دا خزمتي حكمي جواني آوا كردوا أمجا بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمن روجة كتر أفرمي صحابي لصحابة كاني بيغمري خواه صلى الله عليه وسلم أسامي كوري زيد أفرمي كاتي أمي نار بو غزايا بو جنگك ئەگەر چوین بینیمان گەیشتینە سەر کۆمەڵێکی زۆر کوژرا بوو و پاشانش کەسێکم گرت نەکوژرا بوو ئەو بێژین کافرە گەیشتم پێی یەکەم وشەی ئەوەی وت مەم کوژە شایەتمانی هێنا ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله وتی منش دام لێی کوشتم ئەمەم هەوڵدا نەڵێمەوە بەڵام ڕووچوومە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتم ئەی پێغەمبەری خوا شتێکی ئاوا ڕوودا لە جەنگا کەسێکم دەستکەوت شایەتمانی هێنا منش لێم نەگەڕا وازم لە هێنا کوشتم ئەڵێ پێغەمبەری خوا زۆر بەسەرسامەوە سێ جا دووبارەی کردەوە وتی شایەتمانی هێنا و کوشتت وتم بەڵێ وتی شایەتمانی هێنا و کوشتت وتی بەڵێ وتی شایەتمانی هێنا و کوشتت وتی بەڵێ وتی بۆ تو دڵت شەق کرد و زانیت لە ترسی خوا نەیوتووە وتی ئەی پێغەمبەری خوا ئاخر لە ترس مناوتی وتی بۆ دوو دڵت شەق کرد سێنگ شەق کرد وا زانیت لە دڵیا چی هەیە ماڵت ئاوا بێت تۆ چیت کرد ئێستا ئەمڕۆ ئیمانداران قەزدم ئەمەیە ئەمڕۆ کاتێک کەسێک دێ شتێکی کردووە ئەم ئەڵێ من ئەزانم نیەتی چییە بۆچی وای کردووە بۆ توای لە دڵیا چۆن نەزانی وای کردووە وای نەکردە ئەی شەرع ناڵێ گەبرایەکی موسڵمانتان هەڵەیەکی کرد تاوانێکی کرد گوناحێکی کرد هەفتە عوزری بۆ بێننەوە ئەی تۆ بۆ ئەمڕۆ یەک عوزری بۆ نایەنتەوە لەکوێی دینا کە ژێر کردەتەوە زۆر جار بەناوەی دینەوە تانەی لێدەی تەشەی لێدەی حەدیسی پێغەمبەری بۆ ئێریتەوە ئاەتی قورئانی بۆ ئێریتەوە ئیتر هەموو موسڵمانان ئەکەونە گیانی هەمووی گەلە کۆمەی لێکەن داماوە فەقیرە تاوانێکی کردو خۆچی کردووە ئەکرێمە وای لێ بکەین بەرەو ئاگری دۆزەخ بینێری نەمومان کەسێ لێ بخەومێ دەستی بگرین یان پاڵی نین بەرەو دۆزەخ بڕوا خۆ ئەگە کافریش بێ نابێ پاڵی بنین خۆ ئەمە مسلمانە تاوانێکی کرد لە دەستی دەرچوو گوناحێکی کرد ئەکرێ هەمومان بکەینە گیانی بۆ ئەوەی بەردەوام بێ لەسەر تاوان و گوناح نەخێر ئیمانداران ئەبێ زۆر یابین شتەکان لەسەر خۆمان بە نەرمونیانی ئەو ئیسلامە جوانە و پاکە هاتووە بە حەکیمانە و لێزانە چونکە من و تۆ ئەمڕۆ قودوەی دینێکین ئەگە من و تۆ ناشریمی دین ناشرین نەبێ شتێ مەڵێ شتێ مەکە بۆی دینەکەت ناشرین بێ چونکە دوایەوە خوای گەورە گلەی لە تۆ ئەکا و لە من شەکا و لە هەمومانەکە ئیماندارانی خۆشەویست فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەلا شفقت على قلبك حتى تعلم قالها أم لا أو كوتمان لحديثك هاتوا أم جاء بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي خوتان بپارێزن لە گومان بەڵکو عزر بێننەوە بۆ بەرامبەر ئەو عزرش کە مەقبول وێ لعل أخي عذرا لا أعلم واتە وەک پیاوێک لە پیاوچاکان کەسێ هەڵەی کردو پیان وتی ئەو پیاوە هەڵەی کردووە من ئەزانم هەڵەی کردووە بەڵام لەوەیە عزرێکی هەبێ کە من پێی نەزانم هاچەنێ جوانە عزرێکی هەبێ لەوەیە من پێی نەزانم ئیماندارانی خۆشەویست ئەبێ وریای خۆمان بین وریای ماڵ و مناڵمان بین وریای دەممان بین زبانمان بین ئەو زبانە زۆرینەی خەڵکی ئەگە وریای نەبین بەرەو دۆزەخی بە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یەکێ لە سەحابە نازارەکان وتی ئەی پێغەمبەری خوا بە لەسەر ئەمەش حەسابەکرین وتی لەباری دایکت بچی زۆرینەی خەڵکی ئەبرێ بۆ دۆزەخ بەسەرا ڕائەکێشێ بە بۆنی زبانەوەیە زۆرینەی خەڵکی ئەبرێ بۆ دۆزەخ بەسەرا بەدەما ڕائەکێشرێ بە بۆنی زبانێتی ئەبێ وریابین مسلمانانی عەزیز خوای ڕەحم بە مولایەکمان بکە عاقبەت خێرمان کە